1978 لە دایک بوویمە خۆم ئێستا مجانسی هۆڵندیمە لە هۆڵندا دانیشتمە لە ساڵی 1996 لە هۆڵندا ئەژیم ساحبەی کۆمپانی کە پۆست ئەگواستەوە لە ئەوروپا بۆ کوردستان ئەم ئەوە تەقریباً 11 ساڵە ماو ئیشەکەم. دانیشتوی شاری دووەکەم ماڵی 1984 پیشەم خۆم مامۆستایە کاتی 2014 وەسێک موچە هاالێ هات دوای ئیش گەڕام ئامۆزام شەریکەی پۆستی هەبوو لە ئەوروپا بۆ کوردستان لە 2008 بوومە بە محاسبی عامی شەریکەی ترانسپۆرت. خەڵکی دهۆکم ساڵا 2017 وەرە ئەز شریکەت کەم عامل بۆ ملوێرێ بۆ فڕعی دهۆکم پڕێڤەت بەر ئەو کاتەیش ئەوانە بۆنی بە حساب بەشبەی سیام دەربچتن لە بۆنی ڕەمەزانەوە تاخیر بوو چەند کارتونی تر بوو نازم ئاسم بوو کارتونی ترش لەگەڵیان دانا بوو ینی بە حساب بە دوو وەژبە ینی با بڵێن 3 و 4کردنە یەک وەژبە حساب هەموو دەربشن پێکەوە. لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵەدا بە حکمی کە محاسبی شەریکەمە ساحب ئیشەکەم لە هۆڵندا تەلەفۆنی لۆمە کرد بە منی گوت ئەوە برادەرێکی لەوەیە بە حکمی من یازانم بۆ قسە لەگەڵ بکە هەنیا شای هەیە بۆ ڕەوانەیەکەی بۆ ئەوروپا. دوای وتی هەگەر ئەشیا کو دەکەی ئەوە بۆ تۆ نییە تۆ عاملی لای ئێمە بۆ ئێمەیە وتم تەواوە منیش عاملم من ناتوانم قسە بکەم دوایی بە 4 مانگ 5 مانگ ئەوان ئەشیای وەرگتن دەنێرن زۆر جاران ینی کاتی ئەشیا وەرگربان ئەبێتن هێناربانە سلێمانی تەلەفۆنی کرد گوتی ئە من هێروینە مەرگرتیا لە کوێنە نازانم دوای ئەوە پێی نەخۆش بۆ تۆڕە بوو وتەڵاکاکە ئەتیفاقم لەگەڵ کردیە لەسەر هێروینەکە سارەکە کە ئەستیلامم کردیا بەس کەمم پێم گوتیا کە تەلەفۆنی قەپاتی کرد بە حساب کە ئەمە حالی بووم ئەو هێروینەکە بردیە دهۆک. برادری تەلەفۆنی لەگەڵمە قسە کرد بە وتانی ئاشام لە سلێمانیم هەیە گوتم ڕەوانەی دۆک بکە گوت کەسم نییە ڕەوانەی دۆک بکەم گوتم خۆم ناتوانم بێمە سلێمانی گوت وەرەوە سلێمانی جێگایەکی بدۆزە ئەوە شیانە پێدادەین کە کاتی گەشتم شارمە لە ژێر کۆشن و ئەوە گڵگاعی سەردانم گەشتمە دهۆک ڕۆیشمە مەخزەنی دهۆک لە مەخزانەکان دانا و کە تەلەفۆنی کە گوت چۆن بشارمەوە بگوم کاکە بیکە لەناو بوهاران سەبەب بوونەکەی تیژە ئەوە پێم گوتە نەکەمتر نەزیاتر دوای ئەوە گوت ئەمەم پێویستیم بە پارەیە بگوم ئەو پرسیارەم لێکە بگوم لە دهۆکەوە ڕەوانی ئۆروپاکەی و نە ئەگەڕێنمەوە لۆ سلێمانی باشە پێم گوت باشە چۆن ئەتو ڕەوانی لە دهۆکەوە ڕەوانی سلێمانیەکەی گوتی لەبەر پۆستی کوردستان خراکاتن لۆ خۆی خراکە نەلۆ من پۆست خراکاتن گوتی پێ ئەڵێم کاکە ئەوەیش پۆستە لەگەڵ خۆت بیبە سلێمانی. زانی مخدراتە لە تالیب زانی مخدراتە وتم ناتوانم ئەوانە ڕەوانە بکەم چۆن ڕەوانە بکەم گوتی ڕێگای نیشاندەم گوم ئاخر چۆن ڕەوانەکەن ناوی شەریکە ئێمە لەسەرە چی گوت نە عنوان و شتت پێدادەم ڕێگای نیشانت دەدەم چۆن ڕەوانەکەی لە ڕەمەزاندا تا دوای جەژن ئەوەشیانە لەوێ بووم هەر دەستم پێ نەکرد لە مەخزان شاردوم گوتمە نازانم چی لێ بکەم بە منی گوت بڕۆ جیهازێکی بکڕایی کەپسە فالکیۆمش ناوێکی ئەو هەیە لەسەرە
بهاراتی بکرا لایلونی لگلا بکلا ناو بهارات دا لایلونی کپسی که و بکلا ناو کارتونو بنیره همون لکارتون دا و هر کارتونه که ادرسی خلا سر بو وتی ام 4 کارتون بو نازانم لا بیرم نه 4 کارتون بو 5 کارتون بو تسلیمی میگیر گفت اواجی به سلیمانی تلفنی بوم که نگشت سلیمانی وتم نه نگشتم لا رقا بوم هر او بوم کاتک دا گشت ما دیگه لا گفت لا دیگه لا تپار بو وتم بالا ولا دیگه لا تپار بوم وتی باشه اشیا کم به سلیمانی من شهاد ما سلیمانی اوانا هر تلفنی میگرد میگفت چی تیایه وتی تو تسلیم شریکه بکه تو حقت نبیتن کارمەندی خۆمانە لە ئۆفیسەکە ئیشەکاتن لە سلێمانی پەیوەندی لەگەڵ منی کرد لە بوونی لەبەر گەرمە ئەو خورمایە بوونی کردە قوبا بووە بە تەلەفۆنی پێم گوت کاکە بەدەڵێتن ئەو خورمای هەموو بوونی ئەکات و قوبا بووە گوت کاکە بێ بڵێ ئەو عەلاقەی کە قوبایە بەر دەرزی لێ بدات بە بوونەکەی بڕوە دوای ئەوە پێ بڵێ بکێدە لە ناو کارتۆنیکی تر ئەم کارتۆن نەمۆز نەبوو ئەو ئەشانە دەرزی لێ بدا هەر کارتۆنێکی تر بینە بەتاڵ ئەو ئەشانە بە کارتونەوە بیکە لە ناو کارتونی تر لەگەڵ ئاشای خۆی هیرۆنەکەشی لە ناو کارتۆنەکاندا بوو کە هاتین باش تادا کوردستان گوتی با بڕۆینە شەریکەی ئیشێکم لەوێ هەیە شەریکەی سلێمانی لەگەڵ گوتی من تاجرێکم دۆزیوە مانگانە بازار ڕۆژ جارێکی ئاشای دەنێرم کێڕی نیشتینە دواتر چڕۆشتی نانم خاڵگەڕاینە هۆتێل گیراوین ئەو مادەکەی وابزانم لە گۆمرکی گیرا بوو خۆم نەمزانێ تا ئێستام نەمزانی چۆن بەس وابزانم گیرا بوو کە ئاسایشی سلێمانیش ئاگای لێ بوو دوای ئاسایش بە من وتی ئەوە مادە هیرۆینە لە گۆمرگ دەستی بەسەر کردووە زۆر پەشیمانم و خۆزگەم نەمکرد بە بە قورعان پەشیمانم بەس پەشیمانێکی لە چی ئیسیفادەی لێ نییە من هەگەر لە لێرە دەربچم جارێکی تر برادەرەتی لۆ خۆم هەڵ دەبژێرم ئەو کاتێک ئەمن لە ئاسایش زانیم ئەو ئەشیانە هیرۆینە من زۆر پەشیمانم